بەناوی خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوە عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. ڕۆژ دوای ڕۆژ هاوڵاتیان یاریمی کوردستان تووشی قەیران و گرفت دەبن. ڕۆژێ قەیرانی ئاوە و ڕۆژێ قەیرانی بنزینە و ڕۆژێ قەیرانی نەوتە و ڕۆژێ قەیرانی پێنەدانی موچەیە و ڕۆژێ قەیرانی دانەمەزانی دەرچوانی زانکۆ و پێمانگەکانە. بابزانم ئەم هەموو قەیرانە چەندێک کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە و چۆن چارەسەری قەیرانەکان دەکرێت و دەتوانرێت چۆن بژێوی ژیانی خەڵک باشتر و چاکتر بگرێت. ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، تێڕوانینی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە. مام حاجی چەند مانگە موچە وەرنەگرتیە؟ وڵڵی ئەوە ئێستا سێ مانگە ئەوە بۆ سێ مانگە. باشە ئەو پێنەدانی موچێت چەند تاسیری لە تو کردیە؟ تاسیرێکی سەتاسەتە لەسەر کۆی مشتەما نەک لەسەرە من هەموو موچە خۆرەک. یعنی پێشتر کە موچەت وەردەگرت ژیانت باشتر و لە ئێستا؟ باش بوو، زۆر باش بوو، باش بوو، زۆر زۆر ڕێک بووە. ئێستا چۆن دەژی ژیان چۆن بەڕێ دەکەیت؟ ئەن ئێستا چ کامرە گوتی ئەگەر دەبی کودەرەی اقتصاد یعنی لە هەموو شتەکان کەم بکەینەوە کودەرەی دوونایی دەخۆ ئێستا نانەچ بخۆ لە ڕووی دەرونیەوە کاری دەرونیەوە زۆر خراپە. ئینسان تووشی حساب دەبی لە مارەی لەوی لە خۆی تووڕە دەبی چکە بە خۆی تووڕەیە لە باوەزعی شتێکی نارێش ببینی زیاتر کۆری بەوی دەردەکە. يعني لە مارێژ دەگەدا حاجی تووشی مشکلە دەبی تقريبا يعني هردوكمان ولو لەبەر ئەو مۆزوعەیە ئەدەگا گەڕاتبی بدەن بازار دەبژێتەوە ئیش دەبی کار و کاسبی دەبی ئەوەی کە معاشیشی نییە تەمان ئەویش بە کۆهۆی معاشەوە ئیشی دەبی. ئێستا هەموو کابرا پارەی مۆلیدە پێ نادرێ پارەی سمێنی ئەوڕۆ مەکتەب کرایتەوە خەڵکێ ناتوانانی پێداویستی منداڵەکان جێبەجێ بکە. خەڵکێ ناتوانین جێبەجێ بکە. دەخێر زۆری دەناسم وەڵڵا ناتوانێت نا پێ دوایە کەینێ باش دەبی بە قورعان برێنچەوە سارێک دوو سێ نازانم وەڵڵی ئێستا لە تعلیلی سیاسی نمایە تعلیلی بکەی نازانی نمایە. ئەحواڵتان باشن سعاتکە باش ماوە حاجی تەندروستی ئەحواڵت باشی؟ وەڵڵا لەخوای بەزیاد بازار کۆ باشە؟ باشە عیبی نییە وەردە وەردە کەم زۆر وەڵڵا وەسەتە عیبی نییە کوڕە باشە لەخوای بەزیاد. تو ڕازی بۆ ئەوەندەی کە دەفرۆشی؟ ئەمن ئەرێ وەڵڵا زۆر زۆری ڕازیمە لەخوای بەزیاد. باشە خەڵک دەرێ باردۆخەکەی بەدڵە نیگەرانە خەڵی جەوە باردۆخەکەی بۆی بەدڵی نیە چ عیبیتی بارودۆخی؟ عیبی نییە. نا عیبی چییە؟ ئێستا باردۆخە عیبی نییە. نا عیبی نییە. خەڵکی درە قەیرانە و نەبوو نییە. ئەجا خەڵک تەماشای پێشان دەکا پێشانی وەچ پێشانی شەر نییە هەر نابی هەر لێ نایێتەوە ناعاە. پێ دوایە باردۆخی باشتر دەبی ڕۆژ لە دوای ڕۆژ؟ ئیشاڵڵا وەردەوەردە ئیشاڵڵا وەردەوەردە خۆش دەبی ئیشاڵڵا. پێ دوایە ڕۆژ لە دوای ڕۆژ باشتر دەبی ئیشاڵڵا ئیشاڵڵا خۆش دەبی خۆش هەرەوە نابی. چکە پندێکمانەیە لە کوردی دەرێ سار بەسار خۆزگەم بەپار. وەڵڵا جا ئەوەی نازانم نەعاڵە ئەوەی نازانم. بازار خراپە؟ زۆر خراپە. لەبەر چ خراپە؟ وەڵای هەو کاری نەبوونی مەعاش وەزعی سیاسیمە تەواو نییە. ئەرێ وەڵا زۆر خراپە. ئارە بە خودداگە حارەبەکە و ڕێگا ولاو نەبیتن کوردی خۆمە فەقی هیچی نییە بکڕی. نا وەڵڵی ناقیشی ناکەین کە مەعاش نەبی وەزعی تەواو نییە مێچی تەواو نییە ساف نییە مەعاش نییە کارەبایە مۆریدەیە هیچی ناقی نییە کاکە. ئەرێ وەڵڵا بە قورعان چارەسەرەوەی تێژ دایەوە تا چاش کاتەوە. وەڵڵی بەرپرسەکانمان ئەدی خەم تێکمان لە من فەقیری سزا دەینە. ئەری حکومەتی عێراق دەیان گوت حکومەتی عێراق حالە قەت خاف نەبێت کوردی قەت هەر خاینە. ئەم لە عەفتاوە بیرم دێ کورد هەر لەگە عەرەبی خاینە خاین پێک نایە قەت. یعنی خەتای عەرەبە؟ خەتای عەرەبە عەرەبە یعنی خەتای بەغدایە؟ خەتای بەغدایە گوتیان بیدە داستە سەمووشمان دایتێ تۆمە لەگە دەکەن. بەغدا دروی دەکەن؟ نادا هیچ نادا. ئەو لۆ لەبەر چێ؟ وەڵای حەقت ڕەشە کاکە
دنیا ڕەشە چیان بە کوردستان نایە چیان بە تو هەر نایە ئەدی ئەوان دێن نالەش بە سێ ساڵێک لێمە دەکات کارایکی خانۆرەکە پێشی فەرق دەکات ئەدی و بەغدادەری ئەمە دەنێرین و کانی سێماکە مەعاش ناچێ کارێکی هاتێ ئەگەر بدا حکومەت تەوسع دەکات لو تەوسع ناکەن بەغدا نەینات حکوومەتی خۆشمان نەیبوو سارەنووسی خەڵک چی دەبێت شکری خوات چەمە دەکەی خوا ڕابە بێ بکە ئایا خەڵک دەڵێ خەیرانە نەبوونیە وایە بێگومان وایە بێگومان وایە باشە لەبەرچی ئەمە کەوتینە دۆخەش خێراناوی بەروی خۆمان باش نینە خۆمان باش نینە ینی چۆن خۆمان باش نییە لەبەرچی یێ باش نینە بەستت خەڵکە یان لایەنە سیاسەکانە نانە خۆمان خراپی ناگە خۆمان خراپی لایەنی سایکی هەڵبژارێ خۆمان نینە خۆمان چۆن لایەنی سیاسیشەوە دەردەچی ویستی خۆمانە داوای خۆمانە کە هەڵمان بژاردینە دەبی 4 ساڵش تەحمولیان کەین هەتا وەکو گۆڕان کە وەختی خۆی دێ کە وەختی خۆشی هات ئەو وەختی ئینسان دەبی عاقڵ بیتن کە بزانی کە ئەوەی دەنجی پێدا بە قسەی یعنی بە حەزیبی کردیە بەوەی کردێ کەەوە خەڵک لێ ڕازینە باش ئەو پێنەدانی موسیە کارگەی لەسەر ژیانی وڵاتیان بەجێ هێشتووە طبعاً بێگومان زۆر خەتای بەغدایە یان هەرێم نەیتوانیوە پارە بدا نا خەتای هەردووچیانە خەتای هەردووچیانە ئەگەر بتوێ بەغدا دەوی شتێکی وا بکە کە خەڵکەکە بەرامبەر حکوومەتەکەی خۆی ڕاست بیتەوە ئەو مەبەستی ئەوەیە دەوێت شتێکی وا بکە زایقەت لە بۆ حکوومەت دروستکاتن کەەوە ئەو خەڵکە بەرامبەر حکوومەتی خۆی ڕاست بیتەوە حکوومەتی خۆشمان شتێکی وای نەکردێت کە ئەمە پێی بڵین کاکە ئەمە لە خۆشی ناخۆشی هەر لەگەڵتین ینی تۆ دەڵێ حکوومەت یاریام شتێکی وای نەکردێت برەی لە خۆشی و ناخۆشی لەگەڵتم ئەگەر وەی بکردا باە مەسەلەن ئەمن ئێستاکە ئەوەی مەسەن خیندنی تەوا کردێت تەعیم باە یان ئەوەی کە پارەی نییە یاخود ئەوەی کە معاش نییە معاشەکە بە جوانی بدا با یان شتێکی بکردا باە کە ئەمە تەمەن نای بکەین ئەو وەختی بە هیچ شوێ پشتی بە حکوومەتی خۆمان بەرنادەین ئێستاش بەرامبەر خارج پێویست ناکە ئینسان عین کەسانێک کە ئینسان دەبی لە بەرامبەرەکەی خۆی تێ بگات کە ئێستاش یعنی حکوومەتی بەغدا دەیەوێ بە هەموو شێوەیەک ئیش بکاتن کەوا خەڵک بەرامبەر حکوومەتەکەی خۆی ڕاست دیتەوە بەڕاستی مەبەستی ئەوەیە بەس حکوومەتی خۆشمان دەستاوی خۆمانە ئەمەش کە خراپین دەستاوی حکوومەتین باشە چۆن باش دەبێت چۆن ژیانی خەڵک دەگۆڕێت وڵات چۆن ژیانی خەڵک دەگۆڕێت بەوەی کە خۆی باشکە خەڵک خۆی باشکە هەر کەس لە دڵی خۆی بپرسی ئایا ئەوی شتێکی کە دەیکا شتێکی باشە ئەگەر باش بەوە دەکا باشە زۆر کەسمان یعنی کە شت دەکەین سڕ دەزانین باش نییە غەڵەتە کاتەکە دەزانی غەڵەتە لەبەر چ دەیکەی ئەنجامەکەش هەر غەڵەت دەردەچیت کابراگەیشی پارێ لە جیرفانی نەبیتن چۆمتانی بێتن پێداویستەکانی مارێ جێبەجێ کاتن لەبارەی مەکتەبیشەوە کابراگە قەڵەمی دەوێت قرتاسی کاملی دەوێت جانتای دەوێت جدگوبەجی دەوێت لۆ بندارەکانی پێداویستی هەیە پێداوی ناکرێت زۆربەی زۆری ئێستا هەیە 4 تەلەبەی هەیە 5 هەیە 3 هەیە هەر تەلەبەیەک لەوانەیە 6-7 هەزاری مەسروف بیتن بەسە تا دەستەوە قوتابخانەکەی ئەدی ڕۆژانەوەشی مەسروف هەیە ڕێگاکەی دوورە دەبی سیار تەکسی لۆ بگری سیارەی لۆ بگریتن ئەوش مەسروفەکە لەسەر هاوڵاتی کابراش هەیە معاشی وەرنەگرتیە یاخود معاشەکەی خانەنشینیە بەشی ناکاتن ژێوی ژیانی بەڕاستی زۆر تار بووە یعنی ئێستا ژیان تاڵ بووە تابان لە هەندەکان زۆر تار بووە لۆ قوڵوسەری کابراکەی قوڵوسەری کرێچیە 4 تەلەبەی هەیە یاخود خانەنشینە مەسروفەکەی پارەکەی بەشی مەسروفەکەی ناکە ناوەڵە بەشی ناکە باش دەبی وەزعەکە کو باش دەبی وەزعەکە باش دەبیتن ئەوەی هەما هەنجی لەگەر هەموو یەک بیتن هەموو ئیزبەکان ئەلێروکانە دەست لە ناو دەستێکن بە ئیزبە ئیسلامیەکانەوە با لەوانەوە دەست پێ بکەم بە کۆمەڵتەوە بە یەکگرتووتەوە بە بزوتنەوە تا ئەو ئیزبە ئیلمانیەکان ئەوجا داوا لە حکوومەت بکەن ئەو پێداویستیانە جێبەجێ کاتن بە تەنیا بە حکوومەت ناکرێت دەبی ئیزبەکان هەموو ئیزبەکان هەماهەنگ بن لەگەر حکوومەت کو لە حکوومەت بەشدارن لە پەرلەمان بەشدارن لە وەزیرەکان بەشدارن دەبی لە ئیشە کارە چاکانیش بەشدار بکەن و پێوەستن بەڵام تۆ دەزانی هەموو حیزبەکان لە حکوومەت نینە ئەوی لەگەدابی ئەوی خۆی لەگە حکوومەت لە داهاتەکان شریکە
دەبی لە کارە چاکانی شتێک بیت نەک هەر لە خواردن. باش ئێستا کە حکوومەت هێرێم پارەی پێ نادرێ دەڵێ خەتای بەغدایە بەغداش دەرێ خەتای هەرێمە ئاتوو پێ دوایە خەتای چییە؟ خەتا هەردوو لایەن سەپرە بەدەستە چی لێ نادرێتە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم نەفتی ڕادەست کردیە ئێوە موچەکە نانێری ئەجا ئەمە نازانین لۆمان ڕۆ نەبووی تۆ بزانین خەتا بە تاوەتی لە چێهانە خەرک سەری لێ شێوایە ناتوانی هیچ بڕیارێکی بە تاوەتی نەبری حکوومەتی هەرێم تاوانبارە نەبری حکوومەتی عێراقی تاوانبارە. دواکەوتنی موچە کاریگەری لەسەر بازار هەبوو والله زۆر شکاری گەرێ بەڕاست ئەرێوە لەگە ساران زۆری فەرخە هەر زۆری فەرخە موچەکە شێت ڕۆژ شێت پێنج ڕۆژ موچە نایە بەڕاستی عالم یعنی نەفەری وا هاتیە سبەینێ ژینە لە ژۆری دانشی ئافرەتە دەرسون بەخوای گەورە تاکە گوارەکەم فرۆشتە هیچی لێ دەکەی یعنی 10,000 ڕاوەستایە پێی دەری دەیەکەی بدۆ دەرێنیتم دەرێ بەخوای گوارم فرۆشتی ژێم وەڵڵا یعنی نازانین چ لەگەڵ خەڵکە برێ ئەو قسەیە تو لێ دەکەی مشتری هەیە دێتێرە ئینسانەکە ببینی گریانی لۆی دێ نایدێ وڵا بریاوەتیای خوتان بتان دیت با نازانان چی لێ بکەیت بڕک تۆزێک زەمیر دەبی نای بەڕێکەی ئەگە یەک نییە دوو نییە سێ نییە نازانین چارەچێ بە خودای وایە دەرێ کەونەتەیە ئێستا کەونەمایە بۆ نمونەوە لێرە پیشاندەم کەونەماندانای عالم دێدەبا ئێستا خەڵک لەشتین و ناگەڕێ دەرێ کەو نەبی تا بۆ نمونە پیشاندەم یەک دەخە لەگەڵم ببینین ئەوە بەشەکە لەوانە کە شتەش تەبیعیە هەر زۆر تەبیعیە ئافرەتمایە مشتریمانە لێ دادەرێن بەخۆتە علاگەشی بەد نامێم تشتەگەوکەم بە خودای فەقیری ڕۆژانە دێ عەزێکە بنیشی دەڕای بڕێک دەدوتۆ هەر چۆن بی لۆمدانێ دێم دەمەوە بەیانی مشتری وامە هەیە بەڕاست ئیوا دەری پێشمەرگەم یارمەتیمدا بەڕاست یعنی ئەنواع وەشکال دێتێرە ئەگە بە واضیع قسەی بکەین هەرڵە موچە زۆر دەوری ئیشاڵە چا دەبی باشە ئەگەر موچە ینی پێشتریش موچە دوا دەکەوت بەڵام بۆ شێوازی ئێستا نەبوو ئێستا کە زۆر خراپە بەحیاتی نەبووە هیچ ئەو ئێستا بووە بەحیاتی نەمدیە ئەمر و تورچار سارە چتوام نەدیت جوولە جوولەکەی ئەوە دەرکەی بازارێ بەس بڕۆ ژۆرێم گریاندی وڵا بازار نییە ناوڵ نییە یعنی یوهارە دیانی ماشەڵە چتوا جێر دەژە پێش ئێستا شتێکا لێگەداشی لێرە نەدەچوە دێ ئەو هەتەم شادە و دەکە بەس برێ بۆندەی بیدێ ئەگە یەک نییە دوو نییە سێ نییە چار نییە بڕک زەمیر تەبیعەن نازانین کووە ڕێکەی ئێمە دووسێ عیل لە سێرێ نانی ناتانی چی برێ بەڕاست پێت وایە بە بڕای تو بە قەنەعاتی تو باردۆخەکە باش دەبی قەیرانەکان تێدا پەڕن والله ئیشاڵە باش دەبی دەی برێن باش دەبی خوای گەوری شاڵ ئاوڕەشی لۆ ملەتەی دەداتەوە بەڕاست چ بکەین هەر نابی لەگەڵەوەی دابین ئیشاڵە باش دەبی هەموو عالمتم چۆن خۆرێکی واشمانی بەس عەز دەکەم هەموو ماگانە هەم کەس مەعاشخۆی وەگری بەڕاستی ئیشەکە عام دەجوولێ لێرە ئەو ئافرەتە ئەو پیاوە دێ فەقیر ئەوم دارین دەگەرە فەرموجانتە ئیوایە بەخوای مایە خۆش نادا بەس نەیەویشی گوتم نە دوو نە سێ نە چارە هەمووی خەڵکە بی چار منداری هەبی سێ منداری هەبی نەتوانێت زیاتر ناوەڵڵا بریەک دەقە زووترات بای کەونم دوێ بدریەوە دەدورمۆ لە خۆم قەسەم بەوەڵڵا هیچی لەگە دەکەی هەیە ئێستاکە لۆمان دێت دێنە عالی بەس عەز ناکەم تشتەشی برێ بەخوای پێڵاوە جلکە ئیلە بەکرای چەند جار تەوجیع کرایە تەوجیعمان کردێ عەزیش ناکەم ئەم تشتەشی برێم بەس هەیە وچ خۆرێ بەدەلیلۆ بە شتێ نای پیشان عادم خوای یەک دێ فەقیرێ من مەبەستی تو تێدەگەم نابیم جۆژ ئاشیرەکەی کابرا بەس خۆی دابشێتیانەوە گوناعەکەت زیاترە لای خێرەکە بەد وەڵڵاهی وەبیلاوەتی لای خسوندی ناخۆم هەر بێتان بوو ئەوستار هەمووش کەونەی دەوێت کەونەی دەوێت چەند جانتان وەگەتە لێرە دێ لە خۆی دەبا فەقیرانە کوردی زنجیر دڕا بەس دەرێت جانتابی لە نعلی دەرێ لە جانتا دەرێ لە پێڵاوی دەرێ ئەوتەوەکو دیتم نالا لایەکی دەردەیە دەبین لێرە برادەی بەلاش شادەکە لۆمان دەیان دەینێ ئەو یەک لە نمونونەکان پێشە توش عینە قەمیزە بۆ ئەوە بوو چ دەکەیت چارەك
بەداخۆم 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 انشاءالله خوای گەورە ئاوڕێکی لەو ملەتەی دەداتەوە معاشێژ ئەوانە چاوەچەند بۆ ملەتەی دابەخشێ ئینشاءالله هەر ئەوەندە ما پێ دەکرێت دوعای خێر بکەن نەدانی موچە کاریگەی لەسەر بازار هەیە لەسەر بژێوی ژیانی خەڵک هەیە طبيعي كو زور زورش خۆت موچە خۆری نا كاسب خاصة كاسب كاران هرب فوتايا کاسب کار فەوتایە أري والله كاسب كار نازم خاصة نبي كريسي تكون بيتن هر بيس نوع بارلي وردقرن بیزنە ئاپاری أي والله بس أنواع أشكال زرايب يعني زور تكون دارها تكون خويدا فروشيتن يعني دوکاندار هەیە دوکانەکەی خۆی دەفرۆشێت فروشيتن إمكانية يعني إمكانية أو زرايب أنا مثلا قهوة كهرباء صحية بلدية ضريبة زمانة نقابة نازم زور شدي هي يعني مع الأسف ما زور تأثير مالي ذكاء ڕۆژ بە ڕۆژ هیچ خراپتر دەبێت والله أوزاع طبعا غير معاش نبي خاصة هالفوتاية عالم أنا باش و خەتای دوژمنەکانی کووردە خەتای چواردەورمانە یان هۆکارەکەی چییە؟ والله هو كارك بعقم سياسته يعني سياستي داخلي وخارجي يعني خارجی داخلی باش حکومەت یارێم دەرێ خەتای بەغدایە بەغدا نانێری بخو حتى رادي قوية شكر بيتو بغتا بما رادي بيري بەغدا ڕادەبێری أو زنازم لحكان ديني النهي باشە بۆ لە ژیانی وا لە ژیانی خەڵک دەکەن هاوڵاتیەک نەبوونە کرێتیە نەدارە سێوە منداڵی لە قوتابخانەیە ژێوی ژیان بەو جۆرە بێ دەبێ بارودۆخی خەڵک وابێ والله لا والله نابي بابي والله كاك سبليم يعني ندري بۆ بزانم هەناوت پڕی قسەیە زور قصية بس أنا ولا بدك بەترسیم و پندت بەبیر هاتبتەوە دەڵێ هەناوم پڕی قسەیە سەری زارم بڤەیە تقريبا والله أودي من تسر شخص يعني سبكين إن شاء الله أخوان وبن صادق كاتوا معاش كذا عالم عندك خيني ديت برساوي وعالم زور كرشانة خەڵک ئێستا لە ژیانێکی سەخت دەژی طبعا ساتنوهات عالم أري والله تازەم دوکاندارێکم دوان دەیگوت خەڵک دێتە ئێرە گریانم لە بۆی دێ أري والله كابل كريسي خاصة تكان كري تكاني نازاني بس بيراب قاتن قهوة كهرباء كري تكانا ضريبة يوم سن ضريبة يعني باشە من حاجی کو چارە سەر دەبی قەیرانەکان کو چارە سەر دەبێت والله صار سركة دست بغداد وكردستان يعني أقرب بيته لبو يقدري عندك دابين أو دو يحيل يبكات لما مثلا بغداد أم لبو رواية ما بغداد زور بيلانية لو بڕوایی بەغدا پیلانی بيلاني الشها وياما وقت خويا بيلاني الشابوها أو زاد سر أو بيلاني هر مستمرة يعني باورناكم وازده ومنطقة بين بارودۆخەکەی چۆن دەبینی ماما هیچی باردۆخی خەڵک بژێوی ژیانی هاوڵاتیان والله خوا ڕەحمکە ڕەحمی خوا لە هەموو شت چاکترە بە دڵنیاییە لەبەرەوە خوا ڕەحمکە ئینشەڵا باشە بێت ئێستا خراپە نا خراب نییە لەبەرەوە ماتوڵ دەوڵەتمان هەیە خراب نییە ئێستا ئێمە دەوڵەتمانەیە ئارە وەڵا ئەدی لۆ ڕامان نەگەیاندیە ها ئیتر وایە چۆن ڕامان نەگەنەوە ئەوە نیە ئێستا هەموو عالەمتن بر چای بڕیۆتە ئێمە چاوێتە بڕیۆتە کورد ئای یعنی ئێستا خەڵک دوژمنی دەوڵەتی کوردیە چۆن خەڵکی دەرەوە ینی وڵاتان عارەب تورک فارس هەمووی لە خۆشی لە کورد نایەن هەمووی خۆشی لە کورد نایە چی تورک و چی عارەب و چی پارس و چی هەموو چیتر بەس خوا ڕەحمان پێکە ئێمە کەسمان نییە بەس خوا نەبێ مەبەستەوەی کورد کەسی نییە بەس خوای هەیە بارە وەڵا خوا لەگەڵایەتی ئێستا و دەوڵەتەی کوردیەت و کو دەبینی باشە بێ وردە یعنی وردە چاکە بێ بە تۆرتی کەپتێ بە یەکسەر چاک بێ چاک نابێ وردە چکا کورد دژمنی زۆرە دەبی خەڵک ئارامیەبی سەبریەبی ئەوێ ئارام و سەبری بێ ئێستا دەبی خەڵکیش دری خۆش بەو دەوڵەتە کوردیەی هەیە من دڵم زۆر خۆشە بێ بە دەوڵەتی کوردی ئارە وەڵا وازام دنیایی منە وەزای هەموو دنیای تۆ ئارە وەڵا لەخوا بەزیا بێ
خوا خراپتر نیە باشتری بەلاوە زۆر ئینشەڵا باشتری شەبێ باش ئینشاءڵڵا سەبرمان بێمەوەی کە بڕای بەخوا بێ ئەوێ سەبر و تەحملی هەبێ ئەگە ئێستا کە موچە 6 مانجیش نییە ئەتوە سەبری دەگری وەڵی مەڕیسفەر موچۆ تۆ گرانە بەڵام من سەبرم هەیە سەبرت هەیە ئارە وەڵا لەخوا بەزار سەبرم هەیە بەس ئینشەڵا خوا ڕەحمان پێکە دەست خۆش بێت. سەر خۆش بێ باش بخ سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. دواکەوتنی موچە کاریگەری لەسەر هاوڵاتیان بەجێهێشتە بێگومان بۆ ئەوەندە کەسەکەن ئەوانەی کە مۆزەفن تایبەت بە معاش خۆرین زیشان نییە ئەوانەی کەم دەرامەتشن خۆت موچە خۆری بەخۆش موچە خۆرم بەڵێ لەکەینەوە موچە دۆر ناگرتە بەخۆی ماگەک زیاتر وەرم نەگرتەوە بەس بە نسبەت ئەم ڕۆژانە ئیشتکە دەکەم زۆر احتیمال بە موچەکەی نادەمم بەڕاستی ئەنی کە وەریش دەگری ئیسفادەکەی لە پارەکەی ناکەی موچەی وەردەگری سوودی لێ نبینی ڕی سوودی لە نابین لەبەرەوە من 16 ساڵە موچە خۆرم هەتاکو ئێستا ڕاتبەکەم 500,000 ئەوە وەختی خۆیگەر موچە 15-16 ساڵ خزمەت دەبە موچەکی باش وەردەگرێت ئێستا تەرفی علاوانە هیچ شتێک نایەت هەمووی ڕاگیرەوە باشە ڕۆژ دوای ڕۆژ قەیرانەکان زیاد دەبن یا کەم دەبن بەخوای لۆ قەیران تەمعا ئەگەر تۆ موچەی نەدەی بازارەکە سز دەبی ئیشی نامینێ جلو حرەکە نامینێ بەزەگەر بێت و موچەکە دوو ماگ لە سەیگەوە یەکسە فەرق بازارەکە فەرق دەکە ملەتەکە دەژی عنی حرەکەی دەبی بەز ئێستا فەرمون ببینە بازار چۆلە هەموو بێ خوڵق بێ زەوق وەکو خۆت باز دەکەی بازار چۆڵە خەڵک تااقەتی نییە خەڵک ماندووە چێ بەرپرسە لەم دۆخە بە قورعان ئەجاوە هەموو کەسێک دەزانین چێ بەرپرسە ئەو دەبی لەوان بپرسی ئەو پەیوەندی بە منەوە نییە داوای لە بردن دەکەم ئەمە خەڵک دەزانی خەتا لە چێە چۆن چارەسەر دەکرێت دۆخەکە وەڵای چارەسەر دەکرێت هەم زۆر ئاسانشە چارەسەر بکرێت چۆن چارەسەری ناکەن کەیف خۆیتیان ئەوان دەرێ ئەمە هەوڵماندایە لەگەڵ بەغدا ڕێک بکەوین بەغدا دەڵێ ئەوە سیاسە من تەداخلیش سیاست ناکەم بەزەگە بشیانێ بە دوو دەقیشەکەی حەل دەکەن شتەکە زۆر ئاسانە والله باش سەحەتت کووە والله باش ما يكون وەزعەکەی کو دەبینی والله ساكا وخرابة تبكي سي مانجا ورا النقيت ماني او مانجا سێ مانگە وەرنەگرت على سي مانجا ماني اكا او مانجي اكا سي مانج لەکا سێ مانگ علي والله تبكي انت نا علاج ئەوها دژیان بەڕێ دەکرێ نا ولا بريونات نا بالقران بريونات تقاوي تاني سي مانجا نا ولا بريونات سێ مانگ شۆر نەگرتێ او مانجي عقب تسوي سي مانجا وين انا كاسي مانج اي تبكي هذا من باشە کو دەژی مام حاجێت والله تبكي انا هذا شيء لا توصين وهذا شيء بس ما تاد بە من پێک دێ والله نا ولا بيكني روزك دورو سي روز ئەمە یەک دوو ڕۆژەکە دەتوانین سي صار روزا بيك دي بيكني اي ولا تبكي علاج باشە دۆخە باش دەبی بە بڕایت والله ان شاء الله باش دبي له عمر سمانه ان شاء الله باش دبي پێ دوای باش دەبی ان شاء الله باش دبي له عمر سمانه ان شاء الله باش دەبی مام حاجی والله برمت ان شاء الله تاكبي باوندي کو باش دەبی دەبی چ بکەنە تا باش بی اقام ها چ بکرێ باش دەبی بقوري هو بقوري تاكب ان شاء الله چێ بگۆڕێ والله حاله ها عالم انا ما كان بقوري تاكب ان شاء الله خەرە بگۆڕێ ها خدای خەڵکیەوە هذه خطايا خرشيه دسيه هذه لەبەرچ خدای خەرچیە ها لەبەرچی والله بريم بالله تسيه عندك باشا وعندك خرابه وعندك اوي ها اوي ايوه تاكب ان شاء الله تاكب ان شاء الله تاكب ان شاء الله والله هەروە دەبی لەوەی باشتر نابی لەوەی باشتر نابی ناوەڵە کا دەبی لەوەی باشتر مەزاکە خراپە ئەو قۆدی مۆدیانە خڕ دەکەینەوە چ بکەین خۆدیانە خڕ دەکەیەوە بەرارێ وەڵە چ بکەین یعنی ژیانی لەسەرەوەیە ئەرێ وەڵە ئەوە لە کەنجین ڕادی خڕ دەکەیەوە تا کەنجین وەڵە سبێنەوە ئەتا هێوارەیە دەوەم دەفرۆشم چەند چەند دەکەوە وەڵا گەر 4-5 بکە باشە هەر ئەوەندەیە یعنی ئەوەندە هەموو دەفرۆشی هەمووی خڕ دەکەیەوە ئەو 4-5 زاری ئەرێ وەڵە چ بکەین چەند نەفەرت لە ملە وەڵا من و پیرێژ نەچین لە مارێ هاتوو بیرێژنە ئەرێ وەڵە کەسمان لەگەنیە عادی معاش موچە موچە کەمەندامێکمەیە ژەوە 3 مانگە وەرم نەگرتی ئەسێ بکە 3 مانگە سێ مانگە هەفت و هەشت و ئەوە نۆشەوە خلاص وەیە تاو سێ مانگە وەرت نەگرتیە موچەکە چەندە 150,000 ئارێ وەڵا هیچ پارەشی دیکەشت نابەخوا هیچ معاشەکەم نییە لەوە زیاتر لەوەی زیاتر ئارێ وەڵە خواوەکیش
ڕۆژانەش خۆدیەکان کردن ڕۆژانەش خۆدەکان کردەکەمەوە فێربی وەخت خۆی کە ناز بووم لە جادەی لەوە جادانا ناتوانم دانیشم ئەمریشم گەورەیە تقریبا 76 ساڵە باشە ئەم پرسیارەش لە تو دەکەم ئەگە حکوومەت پارەت بداتێ هەموو مانجی لە وەختی خۆی تەرک دەکەم ئەوە تەرک دەکەی ناکەم تەرکایەوە چەوە تەچایی دەستپان ناکەمەوە لە کەس تێناگەی نەدانیشم وا بکەمێ یعنی لە فەرچی ناخۆم بە پارەی کەس ئیلا بە پارەی خۆم نەبی تێدەکەی چی برام ئەو ڕزقە حەلاڵە ئەوە سەربەرزیە شانازی ئینسان کار بکە ئەمن هەموو ئیشێک بە پیرۆز دەزانم بەڵام دەڵێم یەکەش بۆ تەمەنێکی وەشت و شیاوی ئەوەیە کە خۆدی خر بکاتەوەیان حکومەت خزمەتی کە وەڵی حەقی وایە خزمەتمان کە بەس کە نییە خزمەتەکەش نییە کە هەیە ئێستا چەندیت کە دەچیەوە وەڵام کە دەچمەوە بەرشکە تقریبا ساعت ئەوە شەش و نیوە کە دەڕۆم ئەلان 5 دقیقە یانە 5 دقیقە باش ئەمن ئەو ڕۆتومە هادی پارەی سبێنێ دەدەمی عەز ناکەم سبێنێ بێ بازار خۆدی خڕکەوە نایم باش ئەمن بای سبێنێ دەدەمێ باشە بەس دەم لە بازاری سبێنێ بازار هەموو منیشم دەکرێت خۆی کە ناز بووم دەمناسن لەوانەیە یەک شتەکەم دەنێ ینی دوکانەکان پێش شەمان ئەو شتەکە چنی هەزارە هەر هەزارە چیدەن دوکانەکان ئەمن دەناسن ینی وەکو کوڕی عەز دەکەم سبێنێ لەگە پیدێژنی لە خۆتان بێکۆ دابنیشن نێ بازار هەیە بازاری وەڵا باشە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو هەوڵاتیان دەڵێن ڕۆژ دوای ڕۆژ خێرانەکان لە هەرێمی کوردستان زیاد دەبێت حکوومەت هەرێمی کوردستان دەڵێ خەتای بەغدایە و بەغداش دەڵێ خەتای هەرێمە جا لەم نێوانەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ ژیانیان خراپترە و هەیانە چەندین مانگە موچەی وەرنەگرتووە لەلایەکی دیکە دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان هاواریتیان و دەڵێن کەی ئێمە دادەمەزرێن هەروەها ئێستا سەرەتای کردنەوەی دەرگای قوتابخانەکانە مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردیە و دەڵێن کوا موچەکانمان ئیتر بەم شێوازە وڵاتیان ڕۆژ دوای ڕۆژ دۆخیان خراپترە تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ